تۆی چارەخوازی بەڕێز پرسیارەکەی کە تووشی ناسووری چواردەری کۆم بوویت ئایا پێویستە نەشتەگەری ئەنجام بی و کەی ئەنجامی بی و ئایا ئەگەر نەشتەگەریت ئەنجامما ئەگەری هەڵدانەوەی ناسووری چواردەری کۆمەکەت هەیە. سڵاو، من دکتۆر هێمنم، پسپۆری وردی نەشتەرگەری هەر سوودیگەر لە تاوەری تەندروستی سمال. سەبارەت بە پرسیاری یەکەم، ناسووری چواردەوری کۆم باشتر وایە زوو چارەسەر بکرێت. چکە ئەگەر درەنگ چارەسەر بکرێت نەخۆشەکە احتیمالە و فترەیە کە چارەسەر وەرناگرێت تووشی کۆمەڵەیەک کێشە ببێت. یەکێ لەو کێشانە ئەوەیە کە تووشی ئازارێکی زۆر ئەبێت، احتیمالە تووشی دوومەڵ و التیهاباتێکی زۆر ببێت و احتیمالە دەرەجەی ناسوورەکەی بگۆڕێ. بۆ نمونە ئەگە خۆی دەرەجە یەک بێ احتیمالە بگۆڕێ بە دەرەجە دوو و بۆ زیاتریش. لەبەرەوە تۆی بەڕێز بۆی تووشەم کێشانە نەبیت باشتر وایە زوو چارەسەر ئەنجام بی بۆ ناسووری چواردەوری کۆمەکەت. سەبارەت بە پرسیاری دووەم کە ئایا ئەگەری هەیە دووبارە توش ببیتەوە، ئێمە ئەڵێین بەڵێ. ئەمە احتیمال دەکاتە سەر ئەوەی کە بەڕێستان دەرەجەی ناسووری چواردەوری کۆمەکەتان چەنە. لە دەرەجە یەکمان هەیە تاوەکو دەرەجە 5. ئەگەر دەرەجە یەک بێ احتیمالی هەڵدانەوەی زۆر کەمە، بەڵام ئەگەر دەرەجە 5 بێ احتیمالی هەڵدانەوەی زۆرە و بەکی ئەو دەرەجانەیش ئێمە کۆمەڵە تەکنیکمان هەیە کە ئەنجامی ئەین بۆ چارەخوازی بەڕێز بۆ ئەوەی احتیمالی هەڵدانەوەی ناسووری چواردەوری کۆمەکەی کەم بکەینەوە. سمارت وەرچەرخانە.